لە خانەقەی بیارە یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت کرایەوە. هەموو بڵێن مەولایە صەللی وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. لە بەشێک لە شار و شارۆچکەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان مسلمانان ئامادەی ئەو یادە بوون و چەندین وتاری تایبەت بە ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و شیعر و عیرفان خوێندرانەوە. من لە ئێران و هاتووم لە جوانڕۆ بۆ خانەقای بیارە لە بۆ مەولودی و لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مەراسمەلێکی وانە نەبێت جوانانی ئێمە گەنجەکان ئێمە پێغەمبەر ناناسن صلی الله عليه وسلم هەر ئەزان بێژن لا إله إلا الله محمد رسول الله بەڵام سیفاتەکانی پێغەمبەر سنەتەکانی پێغەمبەر گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەخلاق و ڕۆژی پێغەمبەر ناناسن صلی الله عليه وسلم. ئێمە خۆمان لە باڵەکایەتەوە هاتوین بۆ ئەم مناسەباتی مەولودیە بۆی هاتین یادی لەدایکبوونی حەزرەتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و ساڵانە ئەم یادە بەڕێوە چێ گوتنەوەی مەولودی زیاتر لێرە ئەکرێتن و محەبەتی زیاتر لێرە بەو محەبەتەوە دێن لە بۆ ئێرە. مامۆستایەکی ئاینی دەڵێت ڕاستە بە خۆشی و شادی یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی دەکرێتەوە، بەڵام پێویستە گۆڕانکاریش لە ژیانیەرێکێکدا دروست بێت و بەکردار و شوێن پێڵگرتنی سونەتەکانی هەمیشە و سەروەرە سەرمەشق بێت و ئاکار و فەرمودەکانی لە ژیانی ڕۆژانیەر تاکێکی موسڵماندا ڕەنگ بداتەوە. ئامادەین بەیعەتی پێ بدەین، ئامادەین ئیطاعەی ئەمرەکانی بکەین بۆ ئەوە ئەم پەیمانە تازە ئەەکەین و بۆ ئەوە نییە هەر تۆ خۆشی دەربڕینێک و بەڵام لەولاوە خۆمان نەگۆڕین ئەبێ ئەوەی ئەو ئەی فەرموێ ئێمە بڵێن ئامادەین بۆ ئیطاعەی تۆ بۆ ئەوەی ڕێگەی ئیسلام بەرنەدەین خۆمان جیا ئەەکەینەوە بەم یادانە موسڵمانان دەری ئەبڕن کە ئێمە ئەو پێشەوامانە قوبوڵە بە گەورەی خۆمان هەر فرمانێکی کە پێمان ئەکا جێبەجێی ئەەکەین بە گوێرەی توانە ئەبێ بە تەواویش لەو شتانە دوورکەوینەوە کەلی قەدەغەکردن. ساڵانە لە یادی لەدایکبوونی پێغەمبەری نازدار و سەروەری مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت مسلمانانی جیان و کوردستان ئاهەنگی خۆشی و شادی دەگێڕن و ئەو یادە بە گەرم و گوڕێەوە بەرز ڕادەگرن. چەندین وتاری تایبەت بە ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و شیعری عیرفانی و مناجات لەم یادەدا پێشکەش دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی بیارە.